حمالەکە هەم بۆکەین ئەم بارانە بارەکەین زە بارەکان نادەمە عێراقیەکان ئەدەم بە سارە ئێرانیەکان لە بە سارە ئێرانەکان باشترە بۆ خۆتان لە ماڵەوە بن بۆچی لەم بۆوان باشترە وەڵای نازانم ئێمە هاوڵاتی خۆیانین ئەڵە بۆ غێرە هاوڵاتێکی خۆمان باشترم بارە لەلایەن کیوە مۆڵەتیان پێ درێ باربرن ئەڵا حەنان ئەم حکومەتەوە لەلایەن ئەم مەندووبەکان و حکومەتەکەەوە لەلایەن کیەوە تۆ توانی بێی تۆ دوای بدەی بە ئێرانی بەس لەواکرا ئیدارەی گشتی مۆڵەت دەدامە تا چەند ڕاستە بەو خوا نازانم تا ئیدارەی گشتی بەس هەڵبەدەر ئەوان دەسیانە ڕۆ ئەواندا زەبڕۆ لەو ساحە یەک سارە عێراقی دیان هەمی ئێرانیە ساحەکەش ئەچی دەژورە ئێمە کاشتن ژورۆ 35,000 دینارمان لێچێنە خۆم بارێک مێناوە دۆ کریەکەم 4 گەڵایە بارێک مێناوە دۆ 35,000 دینار ما بۆ یەک شەو چ شتێک بارەکەی وەڵا نەفتا بێ ڕەش بێ گاز بێ هەرچێ بێمە بارێکێنە دەرێمە 5 گەڵا بیمەیە دەین 2 گەڵات بۆ گاز و شت و ڕێگەبە 7 گەڵا دەین بێ لە خواردن ئەمە بەس بۆ ڕێگا 7 گەڵا دەین کابرای ئێرانی جێ 1 ملیۆن تمەن هەیەش داڵێ زۆریشە بارەکە جەر وەکو ئێمە بارەکە و ناشی دەمە ئێمەی دەمەوە پارەکەی ئێوە ئەوانیش هەر بۆ حکومەتی ئێرانە ناوەڵا حیشتێکی بۆ حکومەتی ئێرانیە هەمی بۆ گیرفانی ئەم مەسئولانە ئێرێ هیچی بۆ گیرفانی ئێران نییە تا چەند زەرری لێوە داوە ئەم بڕیارە وەڵای ئەگەر ئێمە زەرمان نەکردێکە زار زەرجادا ئێمە ئیشمان نییە من سارێ زلم وەسانۆ لە ماڵەوە بۆ چی بکەم